بەنای خوای گەورە میهرەبان بەڕێزان و بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری پێشبڕچێی جەژنانە بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەمەوە. هەزان و خۆشەویستان بۆ ئەم بەرنامێشم سێ هونەرمەندی ئازیز و خۆشەویستم داوەت کردووە و میێوانن کە پێم وایە بەرنامەیەکی تایبەت دەبێت لەگەڵیان و جێگای ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست دەبێت. هونەرمەندی خۆشەویست کاک لوقمان سادق یاخۆ بەخێربێ و هەروە هونەرمەندی خۆشەویست کاک گاشتی عەلی یاخۆ بەخێربێ و هەروە هونەرمەندی خۆشەویست کاک مسلم عەبدوڵڵا خەستە یاخۆ بەخێربێ سەرچاوان. گەورەتان کردین و خۆشحاڵ بووین بە دیداری ئەوەی ئازیز و خۆشەویست. زۆر سوپاس خۆتان گەورە. پێم خۆش بوو سەرەتا جەژنانەی بەرنامەکەمان بۆ ئێوە بێ و زۆر سوپاس جەژنانە وەربگرن. خۆش دەمتان شیرن کەن دەستان خۆش بێت. ڕبی فەرمون یا ڕەبی ئێوەش پیرۆز بێت دووبارە و سێبارە. زۆر سوپاس. بەڵێ بەڕێزان پێم خۆشە کاک لوقمان جان لای تۆ دەست پێ بکەم و جەژنە پیرۆزی خۆدا ڕاستەی بینەران و بیسەران بکەیت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وخلقه أجمعين. پێشەشی بەنای خۆمەوە پیرۆزبایی جەژنی قوربان لە گشت موسڵمانانی جیهان دەکەم بە تایبەتی ملەتی کورد. هیوادارم کارەساتەکان و نەهامەتیەکان کۆتایی بێت. ئەو جەژنە ببێتە جەژنی خۆشی و شادی بۆ گشت لایەک ئینشاءالله. خوای گەورە حەزیانمان قبوڵ بکە. خوای گەورە خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لایەک قبوڵ بکە ئینشاءالله. دەست خۆش زۆر سپاس کاک لوقمان سادق هونەرمەند کاک گاشتی عەلی فەرموزەران بدەگەڵ جەژنە پیرۆزبایی خۆم ئاراستەی تکڕای خەڵکی کوردستان و مسلمانانی خۆشەویست دەکەم ئەوانەی کە لە ڕێی شاشەکان و ئێمە دەبینن جەژنە پیرۆزیان لێ دەکەم. خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لایەک قبوڵ بکە ئینشاءالله. و هەر لە ڕێگای و شاشەشەوەشە دەمەوێت جەژنە پیرۆزی خۆم ئاراستەی دایک و باوکی خۆشەویستم بکەم و لێرە دەستیان ماچەکەم. خوای گەورە حەجی حاجیانیشمان قبوڵ بکە ئینشاءالله. بەڵێ دەست خۆش بیاڕێ زۆر سپاس. هونەرمەند کاک مسلم عەبدوڵڵا فەرموزەرانت جەژنەی خۆت باس بکەیت. بەناوی خوای گەورە میهرەبان سەرەتا سڵاو ڕێزمێ بۆ جەنابەت کاک نایب بۆ ئەم بەرنامەیە. جەژنە پیرۆزی خۆم ئاراستەی جەناب تۆ مستافە جوانە دەکەم. دواتر جەژنە پیرۆزەم ئاراستەی تەواوی مسڵمانان دەکەم بە شێوەی گشتی لە هەموو کوردستان ئەوەی کە بینەرمانە. هیوادارم خوای پەروەردگار ئەم جەژنەمان بۆ بجێڕێ بە مای خێر و بەرەکەت و نەهێشتنی ناخۆشی ناڕەحەتیەکان خەم و خەفەت لە دڵەکان لابەرێ. ئینشاءالله حاجیانش قبول بێ ئەم جەژنە بێ بمای خێر و خۆشی بۆ هەموو لایەک. دەست خۆش بی زۆر سپاس دووبارە سێبارە یاخۆ بەخێر من سەرچاوان. کاک لوقمان جان پێم خۆشە بێمە لای جەنابەت وەکو هونەرمەندێک جەژنانە بە تایبەت ڕۆژی یەکەمی جەژن سوپرایزی تایبەتت هەیە بۆ ماڵێ وەکو هونەرمەندێک دەست بەجێت تۆ بگری و مەقامێک یا گۆرانەشیان لێ بڵێ یاخود هەر وەکو ڕۆژانی یاسایی بەڕێ دەکەن ڕۆژی یەکەم چۆن بەڕێ دەکەن؟ بەڵێ وڵی ڕۆژ یەکەم عادەتەن قورئان خوێندنم هەیە لە مزگەفت بەڕاستی. شەوەکەی پاش عیشا وارەوە سبەینەکەش بەتەنێ دەخینم یعنی زۆرە بەڕاست کە دێمەوە زۆر هیلاکم ئیدی زەحمەتە بتوان نسکە پێشکەش بکەم. بەس ئیتر بتەوێنێتەوە یعنی جەوەکی خۆشە لە ماڵێ یعنی ئەگەر هیچ پێشکەش نەکەی تەماشا دەکەی هەمووی هەر لە خۆیەوە زەردەخەنە لەسەر لێویتی هەموو خەڵک دڵی خۆشە یعنی بەڕاستی خۆشەش تایبەتی هەیە یعنی جەژن. بەڵێ ئەوە کاک لوقمان هەر لە مزگەوت قورئانی خوێندی هیچ لە ماڵێ نەوت نازانم کاک گاشتی عەلی ئەویش هەروایە یاخود بە شێوەیەکی تر جەژن بەڕێ دەکات؟ والله کاک نایب تقریبا ئەمیش ڕێزکەکان لە کاک لوقمانی نێزیکە با بڵێن ینی مزگەوتەکەی خۆمان با بڵێن تۆزێک ئیزباریان کردوین با بڵێن جێژنانەی بانیەکەی قورئان بخوێنین بەڵام بەدەم خۆمانەوە لە ماڵش با بڵێن لە ماڵی بام زۆر پێیان خۆشە کە قورئان دەخوێنم ئەوانیش بە جەماعی تەکبیرات دەکەن ینی بە شێوەی مزگەوت ئافرەتەکان یان منداڵەکان زۆر ناتوان بێنە مزگەوت ئەو خۆسە با بڵێن جێبەجێ بکەن لە ماڵ ئێمە دەیکەین با زۆر جاریش تۆماریشمان کردو لە مۆبایل ئێستا شەرماوە جەوێکی زۆر خۆش ینی لە چادۆڕم خڕ دەبنەوە ئیدی هەموو بە دەنگێکی گەورە تەکبیرات دەڵێنەوە. زوانە دەست خۆش خۆزگە لە سۆسیال میدیا و لە تۆڕە کۆمەڵایەتەکان وڵای بکەوە والله ئینشاءالله بۆنە زوانە و هونەرمەندانی تریش سال لە جەنابەت ئینشاءالله کە کەشێکی ئاوا خۆشە بە تایبەت لە ڕۆژی جەژندا. کاک مسلم جەنابەت با بزانین ڕۆژی یەکەم چۆن بەڕێ دەکەی و جەنابەت چۆن لەگە ماڵەوە سپرایزێک شتێکی تازەتان هەیە بۆ ڕۆژی جەژن کە ڕۆژێکی تازەیە جیاوازتر لە ڕۆژانی تر؟ بەڕاستی کاک نایف
ڕۆژی جەژن سەرەتایەکەی کە بیدایەتی بەیانی ئینسان هەڵدەستێ خۆی سوپرایز ینی زۆر شتێکی ناوازەیە ئینسان بەیانی زوو هەڵدەستی ئینسان کاتێک دەچێت بۆ سەفەرێک تر بە ئیسراحەت لە خەو هەڵدەستی خۆی دەگۆڕێ بەزە و خوشەخێکەوە بەڵام ئەوەی دیکە لە خەوێ هەڵدەستی ئاچاری بەیانی بڕۆ قاتێکی جوان لەبەرکە بڕۆ خۆت بڕازێنێ بۆنی خۆت خۆشکەوانە خێڵاوەشی جوان لەبەرکە بڕۆ مزگەوتێ کە دێوە بەیانی جار وایە عایلە نووسە بەشە چی ئەوە سوپرایزەکە یاڵە هەستن لە خەوێ خەو نییە یاڵە بابچینە ماڵی دایکم نیە ئەوەی کە دەچێتە ماڵی دایک و باوچی قەیسیەکە لە بیرسو قەیسیەکە تەواو ئەوە زۆر زۆر مهمە ئەوە سوپرایزێکی زۆر گەورەیە کە ئافرەتان بۆ پیاوانی حازر دەکەن دەستیان خۆشبی کە هەموو بەیانێکی دەڕازێنەوە جار وایە گۆشتیشی لەگەڵدایەوە تر شلەی لەگەڵدایە و یارەبی دەستیان خۆش بێ دەستان خۆش بیارەبی زۆر سپاس بەڵێ بەڕێزان دیارە لایەکی بەرنامەکەمان ئەوەیە کە چەند پرسیارێک ئاڕاستەی بەڕێز و خۆشەویست دەکەیت 15 پرسیارماندانەوە بۆ هەرێکێکتان 5 پرسیارتان ئاڕاستە دەکەیت دیارە ئەمە بەڕاستی بۆ یەکەم و دووەم و سێەم نییە هەر بۆ خۆشیە بەڕاستی ڕەنگە دیاریەکانش کە وەردەگرن هەر نزیکن لە یەکتر بەڵام بۆ ئەوەی کە بزانین لە بواری خۆتاندا بە تایبەت تا چەندە ئیطلاعتان هەیە لەسەری و کاتێک کە پرسیارێکتان ئاڕاستە دەکەین ئەگەر هاتوو بەبێ ئاسانکاری زانیتان ئەوە 3 خەڵ وەردەگرن ئەگەر داوای ئاسانکاریت کرد و زانیت ئەو کاتە 2 خەڵ وەردەگری و ئەگەر هەڵبەت نەشزانی ئەوە هیچ خاڵێک وەرناگری بەو هیوای کە وەڵامی ڕاست زیاتر بێ لە وەڵامی هەڵا وەکو باسم کرد هەر بۆ خۆشیە و دیارە پرسیاری یەکەم بۆ ژمارەیەک و کە هونەرمەند کات لوقمان سادقە دەمانەوەی وەربگرین و برانی کۆمپیوتەر ئەگەر بۆمان بێن نەسەر شاشە با بزانین یەکەم پرسیارمان چ دەبێ دەڵێ ناوی ڕاستەقینەی هونەرمەند مشکۆ هەولێری چییە؟ ناوی ڕاستەقینەی خۆی ئەوە نازناویتی بەڵێ هەم مشکۆیەکە هەم هەولێرەکەش دیارە پاشگیری هەولێرە و شە لە شاری حاجی شەوکەت حاجی شەوکەت بەڵێ دڵنیای بەڵێ چۆن دڵنیای دڵنیام بەس مەشهورە مشکۆ هەولێری وڵای بە گۆرانی قۆریاتی زۆرە قۆریاتەکانی مەقامێکی هەیە لە پاش مەرگن بەڵێ دەزمانی بدەیت بەڵێ هەرچەندە ئەوەی خۆشمانیە لە بواری خۆشمانێ نییە زیاتر ئەمە لە سرود و تەواشی حوشتیوە ئیش دەکەین بەڵام دەتوان پارچێکتان پێشکەش بکەم ئاساییە لە پاش مەرگم لە پاش مەرگم لە پاش مەرگم ئایایی چ فایدە بێیە سەر قەبرم لە بۆشیوەن هەتا ماوە نەفەس هەتا ماوە نەفەس بفەرما چۆنە بێ ماڵم بفەرما چۆنە بێ حاڵم سەدزار بناڵم ماکە دەست خۆش بیاڕبی کالقمان دەزانی ئەمە بۆچی وتووە بۆ چێ وتووە؟ ناوەڵە بەس هەز دەکەم یانی تەسەوفە چ تێدایە بەڕاستی ینی ینی شتێکی عرفانیە بەڕاستی هەستەکەم کاتێک لە بەغدا دەبێ بەڵێ خێزان و کسەکەی بەزی دێڵێ لە هەولێر و هەواڵی پێدەن کە خێزانەکەی مردووە و ئیتر دەگەڕێتەوە سەر گۆڕەکەی و ئەم شعرا کە بەڕێک بە دەستکاریەوە کە ئی ئەختەرخانم بووە شارەکە کاتی خۆی بە کەمێک دەستکاریەوە دێتە سەر گۆڕەکەی و دەیڵێ بەڵێ دڵنیای لە حاجی شەوکەت بەڵێ با بزانین وەڵای ڕاست حکمت شەوکەت عیسمەت و بەڵێ شەوکەت تەواوە دەستخۆشبی وەڵامەکەت زۆر ڕاستە و 3 خاڵت وەرگر لە بەرەوەی داوای ئاسانکاریت نەکرد یا الله بەڵێ دەستخۆشبی دەستمە سەر پرسیاری یەکەم بۆ ژمارە 2 بۆ هونەرمەند کاگ ئاشتی عەلی پرسیارەکە دەڵێ قورئان پرسیاری بەڵێ ئەگەر کۆمپیوتەر پرسیاری یەکەم بۆ ژمارە 2 واتە کاک ئاشتی عەلی دەڵێ قورئان خوێنی گەورە عەبدولباسط عەبدولسەمەد لە ساڵی چەند هەموو قورئانی پیرۆزی لەبەر کردبوو؟ لە ساڵی چەند وەڵا کاک نایف وا بزانم پێویستم بە ئاسانکاریەکان دەبێت لاسایی دەنجی عەبدولباسط کردوێتەوە کاک بە منداڵی بەڵێ زۆر ئەدی ئێستا و ماوەیە بەخۆی
تقلیدی مصری دەکەم بەڵام بزاد وەکو ئەو نا بەڵام تقلیدی مصریم کردووە. دەکرێت دوو ئاەتێکم بخوێنەوە بە دەنجی ئەو بە شێوازی ئەو ئینشاءڵڵا هەچەندە قورچیشم زۆر تەواو نییە بەڵام أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. بارك الله. صدق الله العظيم. والله العظيم. بەڵێ کاکاشیجان داوای ئاسانکاریت کرد بەڵێ یارم بە ئاسانکاریەکان بێن 20 ساڵ 15 ساڵ 10 ساڵ چەند ساڵ بوو 10 ساڵ یا 15 ساڵ یا 20 ساڵ وڵای کاک ساڵی کۆچی یەکەم لەوڵ بە ساڵی چەند کۆچی دوای کرد بەڵام لەو پرسیارە زەحمەت دیانی بیست نەبەری کردووە کاک ناوی با 10 ساڵ بێ 10 ساڵ لۆ 10 ساڵ لەبەرچی 10 ساڵ هەڵبژار وڵا هەز دەکەمەوە لە بیدایەتی تەمەنی با بڵێن لە ناو قورئان بووە و هەز دەکەم لە تەمەنی منداڵیەوە زوو دەستی بەرەبەرکردن کردووە 15 ساڵش هەر تەمەنێکی تازەیە ڕاست زۆربەی ئەوانەی کە زوو لەبەر دەکەن با بڵێن لە ساڵانێکی زووە با بڵێن بە فترێکی کەم ئێستا چەندین منداڵ هەیە لە ساڵانی 7 و 8 و 9 با بڵێن قورئانیان هەمووی لەبەر زۆر باش وەڵامی کۆتایی دووەردەگرم کۆتا ساڵ 10 ساڵە کۆتا وەڵام با 10 ساڵ بێ با 10 ساڵ بێت کۆمپیوتەر با ببینین بەڵێ 10 ساڵە وەڵامەکە ڕاستە دەستخۆش بی کاک ئاشتیجان جەنابەت بووی بە خاوەنی 2 خاڵ دێنە سەر پرسیاری یەکەم بۆ ژمارە 3 بۆ هونەرمەند کاک مسلیم عەبدوڵڵا هونەرمەندی گەورەی کورد سەید عەلی ئەسغەری کوردستانی لە ساڵی چەند کۆچی دوایی کردووە؟ ناوت بیستووە کاک مسلیم وانە؟ خەڵکی شوێن بۆ معلوماتت هەبێت خەڵکی ڕۆژهەڵاتە سبت شارێک وەڵاهی نازانم کاک نایێت سنە دەستخۆش کاک لوقمان بەڵێ ساڵی چەند کۆچی دوایی کردووە؟ وەڵاهی معلوماتم لەسەر نییە کاک نایێت کاک لوقمان معلومات هەیە؟ والله بالضبط ساڵەکەی نازان بەس دەزانم لە فترەی مەسەرەن فترەی چەند دانای کاک مسلیم جەناب لە مێچی خۆت بەڕای خۆت لە ساڵی چەند کۆچی دوایی کردوێت کۆچی دوایی کردن ئەوەندەی لە ڕسمەکان بینیمە تەمەنێکی بردووە بەڵێ پێدەچێ 6 ساڵێک نازانم ژیابێ لە تەمەنی 55 بۆ 60 تەسەوەڕ دەکەم 55 بۆ 65 ینی لەو ساڵانە لەو نێوانەیە تەسەوەڕ دەکەم جەنابەت کاک گاشتی کە دوایە لە ساڵی چەند کۆچی دوایی کردبێ بەڕای خۆت وڵای کاک نایف بەڵێم چی نازانم ئەگەر احتیمالەتەکانمان بدێ لەوانەیە کەشف دەی پرسیار طبعا کاک لوقمان جەنابەت
بە اختیارەکان بینین باشترە. ئەوە ناوێت دەرەزی لەکەم تۆ هەدێ زیاد بێ و هەدێ لە پێشەوە بێ دەست خۆشیکان لەخوان تێگەیشت و تێگەیشت با اختیارەکان بێ بزانین ئاسانکاریەکان بابێن 1922 1932 1942 کەمەک لێک دوورن دەبی بزانی کاک مسلم لێک دوورە لێک دوورە لەبەرەوە شتێنەوانە لێک دووری بی تاوەکو حتمما بتوانین نەک ساڵێک دو ساڵی نێوان بیتن لێک زیاتر لێت تێک بدەین تەسەوەڕ دەکەم 42 بێ 42 یعنی هەتو هەر زۆرەکەی هەڵبژێری وەکو نەوەڵە هەفتا و شێستەکان بوو مەسەلە ئەوە نییە کە زۆریە بەڵام ینی هەز دەکەی ساڵانی نزیکترە ینی هەز دەکەم نزیکترە هەز دەکەی هەز دەکەم چونکە ئەزان لێ بەرچی کاک نایف شتەکانی ماون ئەو کلیپ و گۆرانی و شتەکانی کە تەزجیل کراون زۆر بە جوانی ماون ئایا پێشتر هەبووە سەردەمانێکی زوو کۆمپانیەکانە هەبووە لە تاهران و بەغداوە کۆمپانیاکو بەیزافۆن و ئەوانە کە بە قەوان مەسەرەن شتەکانی کاوێ ساغە و مەسەن سەید عەلی ئەزغەر و ئەوانیان تەزی کردیان زمانێکی کۆنە یانیش ئەوەش ئەساس نییە برێ نازانی کاک مسلم جۆم لێ بۆ بەس لەبەر ڕۆژی جەژنە لقمان باس گۆتیتی بەڕاستی دەست خۆش بری زۆر جوان گوتیا دەی وەڵام کاک لوقمان تەسەوەڕ دەکەم ڕێیەکەم بگۆڕی دەیکەینە 32 کاکە گۆڕە بەس بەڕاستی ینی وەکو ڕاستە کۆنتریش هەبووە چەندی با 32 بێ کۆتا وەڵام تا با کۆتا وەڵام با کۆتا وەڵام 32 وەردەگرین با بزانین بەڵێ دەستخۆش دەستخۆش وەڵامەکە تەواو بوو دوو خاڵ وەرگرت بەڵێ تا ئێستا باشتا هیناوە دەستا خۆشبی تەنها کاک لەقمان بە خاڵێکە پێشە و دەشێوێ بەرگری بکە بەردەوام با بزانین پرسیاری دووەم بە کاک لوقمان سادق مانگە کوردیەکانی وەرزی پاییز ناویان چییە؟ مانگە کوردیەکانی وەرزی پاییز ئەمە سێ مانگمان هەیە هەر وەرز و سێ مانگە ئەم مانگە کوردیەکان دەڵێن ناوە کوردیەکانم دەوێت ئەگەر دەزانی ئەوە زۆر باشمالە یەکەچیان بزانم یان دوو بە سەرسێکی نازانم سێم بێ هەرسێک داوای ئاسانکاری دەکەم ئاوایی ئاسانکاری دەکەی و ئاسانکاری دەدەینێ با ئاسانکاریەکان بێ ڕزبەر و گەڵا ڕێزان و سەرماوەرز گەڵا ڕێزان و پوشپەڕ و ڕزبەر و گەلاوێژ و گەڵا ڕێزان باشم لە تێک دایکار زۆر باش سەر سوڕانە سەر سوورانە خراپە تێکدا گەلاوێژەوە هیچ هاوینەوە بزانم مانجیاش عادەتەن لە کوردەواری خۆمان دەرێن گەلاوێژ هەڵاتی نازانم کوشتانە یعنی ئەولاد سەرماوەرزیشەوە زستانە کەواتە خێر الأموری ئەوسەتوە گەڵا ڕێزان و پوشپەڕ و ڕزبەر گەڵا ڕێزان و پوشپەڕ و ڕزبەر دڵنیای وێرەی ناوەکان بی وەکو گوتم گەڵاوێژ زیاتر لە هاوین نزیکە تقریبا مانەکانش سەرماوەرزیش ئەوە گەڵا ڕێزان و لۆ تێکەڵاویکی سەرماوەرزیش ئەوە بەزستان دەسی بەڕاستی ڕزبەرەکەش لە هەرسێکی هەیە کەواتە ناوەڕاستەکەی دڵنیای وڵی حەسەب تەوقعی خۆم کۆتا وەڵام تا گەڵا ڕێزان و با ببینین کۆمپیوتەر ڕزبەرخەوە ڕزبەر و گەڵا ڕێزان و سەرماوەرزە پرسیاری دووەم بۆ کاک ئاشتی عەلی چۆن دەزانی شوێنی تێکردنی سوتەمەنی ئۆتۆمبیلەکەت لە چ لایەکە؟ یعنی تۆ ئەوە سارە داژۆی و لە بیریشت نییە لەولایە تۆ پێشسەی خۆت دەکەی و دەزانی کە شوێنی تێکردنی بنزینەکە سوتەمەنیەکەت لە کام لایە بە چ دەزانی؟ کاگنایب هەر ئۆتۆمبیلێک بابلین ئەو تابلوی کە لە پێشی ژوورەوەی هەیە بابلین دەشبوڵەکەی هەموو شتەکانی خۆی تێدا من زملی وانەش بابڵێن شوێنی بنزین ئەو هێمایی کە شوێنی بنزینەکەت پێ دەڵێت لە کام دیو بێ قەپاقی بنزینەکە دەکەوێتە ئەو لای سار ئەگەر لەو دیوەبی لەو دیوە لە چێن دەرهەیە لە ناو دەشبوری ئەوە لەسەر سوکان دووسرایە نەخێ لەسەر ئاوێنە هەرشان لۆکرایە هەر نەناو گێچی سوتەمەنیەکەی
شوێن لەوەکرایە دیشان لۆکرا لە چێندەر هەر لە ناو دەشبولی سیارە هەیە کاگناوی یانی ناو گێچەکەی بەڵێ بەڵێ ناو گێتی سیارەکە باڵێن کە شوێنی نیشانی دڵنیای لەسەر سوکان نییە یان لەسەر ئاوێنە نییە لە ناو دەشبولی سیارە بەڵێ کۆتا وەڵام تا وڵازەکە اختیاراتشم لێ بەڵام نازام ئەتۆ ئێستا ئەگەر دڵنیای ئەو شەشی ترانە دڵنیام نانە لەسەر ئاوێنە شتیوانیە تەواو بەڵێ تەواو بەڵێ بەڵێ با وەڵامی کۆتایی ببینین با بزانین بەڵێ لە ناو گێز نیشانی بۆ کراوە تەواو بووی بە خاوەنی سێ خاڵ دەستخۆشبی دەچینە سەر پرسیاری دووەم بۆ کاک مسلم عەبدوڵڵا قەسرێ دەڵێت یەکەم یاری کلاسیکۆی زەوی لە ساڵی چەند ئەنجامدرا کلاسیکۆ یاری نێوان ریال مەدرید و بەرشلۆنەیە هەڵبەت بەڵام یەکەم یاری کلاسیکۆ ساڵی چەند بوو اختیارم دەکەک نایف لا وەرزش باشی کاک مسلم باشم بەس بەڵام ئەوە ڕەنگە پرسیارێک بڕە قورس بێ ئەوە هێشتا من نەبوویمە نەمبینیەوە ناوەڵا دەبی بگەڕێمەوە سەرچاوە و وەزانیاری زیاتر با ئاسانکاریەکان ببینین 1932 1922 1922 وڵای پێویستمان بە گوگڵ هەیە دەبا بران لە کۆمپیوتەر 1932 کلاسیکۆ نازانم باوەڕ ناکەم ئەندە زوو کراوی 1932 بنووسم بەڵێ باوای دابنین 1902 1922 خۆی هەردوویانەی بەرشەلۆنە و ڕیال مەدرید زۆر لە مێژە هەن بەڵێ وایە خۆ تەوەقع دەکرێت 1922 کرابێ بەڵێ چونکە لە مێژە ئەو دویانە هەن بەڵێ یانەکانی ئەوروپای کەمیان هەیە پرسیارەکانی ساڵ هەندێک زەحمەتە ساڵ تۆزێکی قورسە بەتاکیت وەڵامی کۆتام دەوێ یا 22 یان 1902 کۆتا پرسیار کۆتا وەڵام 1902 بێ تەواو بەڵێ 1902 شارەزای منێ بە زوای دادنێم کۆمپیوتەر با بزانین بەڵێ تەواوە وەڵام 1902 هەمیشت بووی بە خاوەنی دوو خاڵی تر دەستان خۆش بێ کا لوقمان لە یاد تا یەکەم جار چۆن دەست بەکاری هونەری کرد و بەتایبەت لە بواری سوودی ئاینی تەواشحی ئاینی سوودێکت سڕی حەزت بە سوودێک دەکرد وەڵا من پێشتر خزمەتم هەبوو لە بواری موزیک و شتانە ساڵانی نەوەتەکان بەس دوای ماوەکی زۆر دابڕام لە ساڵی 2007 و یان 6 بوو یەکەم سرودم لەسەر ڕەمەزان بوو بەو سرودە دەستم پێکرد بەڕاستی ئیتر یەکەم سرود کاک حاجی جوان یارمەتی دام چکە ماوەکی زۆر بوو داوەڕابووم ئیتر نەم دەزانی تەلەڤیزیۆنەکان کلیپکردن کووەوە ئەو شتانە ینی دەبی مەسەر خەڵکەک بناسیە تا ئاسانکاری لۆ بکە لە بواری کلیپ و ئەو شتانە ئیدی بەڕاستی یارمەتیدام بۆ کلیپکردن ئەو شتانە ئاوازەکە بەخۆم هەم بوو کەلیماتی سرودەکەش شاعیر مامۆستا پیرەلاو هی ئەو بوو تەزیلمان کرد و بڵاومان کردەوە لە کاری هونەریدا کاک لوقمان زۆر شتی ڕوودا و بەسەرهاتی سەیر و ینی خۆش ڕوودەدا زەنابەت یادەوەری شتێک لاتمەوە بۆ یادەوەری یەکجار زۆرە بەس لە گۆرانی ئەی خوددایە کە بڵامان کردەوە ئەلحەمدولیلا سەرکەوتنشی باشی بەدەستینە ڕۆژێک هەینی بوو دەرچوین لەگەر ستافەکی زۆر زەخم بە کامیڕە و کرێن و ینی بۆ کلیپکردن دەرچوین چوینە غاباتی ئەو خەبات کەڵک سبحان الله سبەینەکەی جەوەشیان خۆش بوو ینی ڕۆژ لە دەرێ بوو هەر لە ڕێیە بووە یەک تۆز و با چاو چاوینە دیت هەتا گەیشتینێ وەڵحاصل یعنی بینی نەما دەتان برێم لە حدودی ینی لێرە هەتا 5 متر لەوانێ زۆر ناخۆش بوو زۆر جوان تەسویر ینی بەڕاستی هیچ کاتێک شوێنی تەسویرکردن نەبوو یعنی جەماعەت هەموو بێتاقەت بوون ڕێشی دوورتان گرتە ئارێ وەڵڵای ئەو مەسرفەمان کردیە جەماعەت هەموو بێتاقەت بوون ینی کە بینیان شتەکە فەشەل دەینی دوایە کاک عەبدوڵڵا ئیبراهیم بەڕاستی وی نەگرێکی زۆر بەتوانە بەڕاستی کۆڵ نەدەریشە ینی دائما وەرای ئینسانی بەرز دەکاتەوە ئەم لێرەوە ڕێز و سڵام هەیە بۆی چای ماز دەکەم لە هەموو کلیپەکان یارمەتی دایمە بەڕاستی گوتی کاکە مادەم هەراتیرە با هەندێک تەزیلکەین هەر بەکەلێک دەیانی وەڵا ئیدی بە قسەیمان کرد کرێنمان بەستا و ئەو شتانە دەستمان پێ کرد تەسویرمان کرد ئەوە تۆز و خۆر و شتانەش هەر هەیە وەڵا تەسویرمان کرد زۆرمان تەسویر کرد تقریبا 2 ساعت 3 ساعت ئەو ڕۆژی جومعە بوو خەڵکیش بەو تۆزبای لێمان نەدەگەڕا ئەوە تەسویر هەموو داتن کاکەوە هونەرمەندەکە هاواریان دەکرد
یعنی دەبینی شتێکمان دەکرد دەبا دووبارەکەیەوە یعنی زۆر ناخۆش لە هەموو لایەکی نهاتبوو وەڵا گوتمان بەتەمای خوای وەڵا هاتینەوە بە درەچی ناخۆش هاتینەوە بەڕاستی گوتمان شتەکەمان فەشەلینە دوای هاتینەوە لە ستۆدیۆ تەلەڤیزیۆن تەماشا دەکەین یعنی بەڕاستی ئەم تعجبیمە خوای ئەو تەسویرە ئیمنە ئەوە ئەمنم سبحان الله یعنی یەک ڕەونەقی هەبوو کاک ناوی یعنی یەک لەونی هەبوو شتیوان نەبوو چکە ڕۆژ لە دەرێ نەبوو جەوەکە یعنی سێبەر دەرچوو بوو شتێکی زۆر جوان دەرچوو بەڕاستی کە بردمانە مۆنتازی کاک دڵدارجاف ڕێز و سڵاوم هێلۆی گوتی بەڕاستی ئەوە پێویستی بە هیچ فلتەرێکی نییە یعنی بەڕاستی ئەوە فلتەری لە خۆیتی یعنی زۆر پێم معجزی بۆ ئەو تەسویرە لەو جۆی کرایە یعنی سبحان الله شتەکە لە ساڵحی مە شکایەوە زۆر دڵمان پێ خۆش بوو الحەمدلله خۆش بوو بە دڵێکی فراوان و بە دڵێکی نیەتێکی باشەوە چوونە بەڕاستی الحەمدلله بۆیش خوای گەورە شەرای بۆ هێنانم دەست خۆش بیارە بێ کاکمانجان کاگاشی جەنابەت پێم خۆشە سەرەتای دەرکەوتن و یا سەرەتای هاتنە نێو دنیای هونەریت چۆن بوو و بەچی زیاتر سەرسام بوو بەچم سرودێک و جەنابەت هانی دایکە بێنە و ئەم دنیاە و یەکەم سوود چ بوو چڕیت کاک نایبژان وڵات سەرەتای من بە قورئان دەستم پێ کرد لە لای باوکەم لە چەندین باڵێن دیدار و مەجلیسی ڕادیۆش باسم کردووە دواتریش بانگدان و قورئان و دواتر هاوڕێی مەکتەبم باڵێن کاک مخلیس کە بەیەکەوە لە سەی ناوەندی بووین کە لە باڵێن کە جەڕەس لێ دەدا زۆر جار گۆرانی شتمان دەگوت ئاشتێت و دەنگ زۆر خۆشە لۆ نایە تیپی هونەری بەیان هەیە خلاصەی کەلام تیپی هونەری بەیانی پێناسانم ساڵی 95 هاتین لەوێ کاک ئادوان لەوێ بوون کاک نەوزاد لەوێ بوو سڵاوڕێزمان هەیە بۆیان اختیبارێکیان کردم و گۆرانێکم بۆیان گوت گۆرانێکی تورکیم بۆ گوت ئەو کاتی باڵێن زۆریان پێخۆش بوو ئیدی وەرگیران لەوێ هەتا ئەوڕۆژ بەرداوامی لەگەڵیان سرودی یەکەمیشمان کە تۆمارمان کرد تقریبەن ئەوەی گە بە بیرم ئابی لە ڕادیۆ تۆمارمان کرد مەولای سەلیمان تۆمار کرد بە شێوەی جەماعی بوو لەگەر خوای وەتەن ئاوەکەی بوو ئەوانە کە بیداەتی ئیشەکانمان بوون من بۆم کاک حادی جوان بوو کاک سەردار قادر بوو یادی بەخێر ئێستا لە ئوسترالیایە کۆپلێک لە خوای وەتەن ئاوەکەی خوایە وەتەن ئاوەکەی چەند دڵگیر و شیرینە دەشتی خۆش و ڕەنجینە ئاوی کەوسەرە خاچی گەوهەرە پڕ لە گوڵ و نەسرینە پڕ لە گوڵ و نەسرینە بەداوای لێ بردنەوە ئەو لە ماڵی زۆریان پێگوتی ئەو تاری سەوتی تاوان لێ ببوون وەڵا ئەو ڕوونکەوە خواردنەکەی ماری خەسووم بوو زۆر تیژ بوو ڕێ سڵام بێ بۆیان کاکە خواردنیان زۆر تیژە هە دەڵێن بیبەری کەم تێگەی هەر تێی دەکەن وەڵا حاسیگەلا هەر خواردی چێت هەر بەخۆشی حەز لێ خواردنانەیە وەڵا زۆرە ئێستا کاک نایف خەڵک یەکتا پڕژایتە سەر بیبەر خواردنی بیبەر تەماشت بیبەر باشە بەڵام لە بۆ مەی خۆمان هونەرمەند ناسا باوەڕ ناکەم بەس کاک نای وەکو لە حەزەک بەشەشی پەیوەندی بە ڕووی نەفسیەوە هەیە کە مرۆڤ بیبەرەکەی دەخوا یعنی پێشەشی داینایە دەنگ تێدەست ئەمن وەبزانم هەمووتان سەفەری تورکیاتان کردیە بەیانیانیش بیبەری دەخۆن یعنی سبحان الله بیبەری زۆر دەخۆن بیبەری وان زۆر تیژ لێرە بەس تەماشا دەکەی دەنجیان زۆر عەجیبە ینی بەڕاستی بەڕای من زیاتر پەیوەندی بەلای نەفسی شەیە وەڵڵا خەیال لوقمان دەنێ بەخوای دەنا یعنی خەیاڵم دێ بە مەلایەکی تریش بەڵام هەموو کە بیبەر مەسەڵەن دەنجی کەم دەکاتەوە بە مەلایەکی کرد بەسەر دەبڕی مەسەڵەن دەنگت تێکدەدا بەس بکەین کارە سووتی و زۆری خواردی خوا خێرا بن کاک موسیمجان جەنابەت بزانێ سەرەتا بە چ دەست پێ کرد و قوربان دەست خۆش بێ کاک نایف وەڵام منیش وەک کاگاشتی و کاک لوقمانی خۆشەویست منداڵ بووم بە ڕەحمەت بێ و کاتە باوکیشم بڵێن ئاوا جار کۆڕشتی دەبەست سیمینار و شت وتاری دەدا لە شوێنەکان لە مزگەوتەکان دیارە ئەو کاتە لە مزگەوتان زیاتر بۆنەکان لەوێ ساز دەکران ئەو کاتە هۆڵ و شت کەم بووە تیپی سرودەکان هەبوون لە مزگەوتەکان منیش ڕۆژێک لە ڕۆژان ڕێز و خۆشەویستیمێ بۆ کاگرەناس بانجی کردم هەر لە یادمە وتیوەرە لەسەر ئەو بەردەی دانیشتە وەڵامیش لەسەر بەردێک دانیشتم
وتی خوا شتێکم بۆ بڵێ وەڵام نیش نازانم ئەو کاتە لە خەیاڵم نیە چۆکە بچووک بۆم چیم بۆ گوت وتی وەرە تۆ دەتکەمە پێشڕە و لە پێش ئەو منداڵانە بوەستە سرودیان بۆ بڵێ ئەوانش کۆرسن بە دووادا دەڵێنەوە جا بەبیرمە یەکەم سرود ئەو سرودە بوو لە مزگەوت تەبان فێریان کردێن ئەوەی دەڵێ مناڵێکی هەژارێم لێو خەم و لێو بەبار شتێکی ئەوە چێ پێم دەڵێ ئاوارە دەستی خۆش بێ کاگرناس من لێرە ڕێز و خۆشەویستی ئێستا لە ئەڵمانیا جار ئاگامان لێکەیە قسە لەگەڵی دەکەین دەست خۆش بیاڕبی باوکشم بەڕاستی ئەو کاتە هەر لە یادمە زۆر کەس گلەیم لێ دەکات لە بەوەی کە بڵێن باوکت لەوەی حەزی پێێنەوە بێ ناوەڵا باوکم لە مزگەوت وتاری دەدا دوایەوە منیشتم سرودەکەم دەبێت بەڵێ دەست خۆش پێم خۆشە شتێکم بۆ بڵێ ئەگەر بڵی خۆت وەڵام شتێکی بچووکم هەیە هەر لەسەر جەژن هەر یەک کۆپلە لە خزمەتی برایانی خۆشەویستم جەژنە جەژنە جەژنی مسڵمانانە تۆ خوا لێم ببورن هەمووتان گیانە لە باتی نوقڵ و چوکولێت و جەژنانە تۆ خوا لێم ببورن هەمووتان گیانە لە باتی نوقڵ و چوکولێت و جەژنانە تۆ خوا بۆچی لەسەر شتی ئاسایی دڵمان لا یەکتر بێشێ بە خۆڕایی با بێزانی ڕۆژێ دێتە پێشمان بوە سێنرەی لە بەربارەگای خوایی بوە سێنرەی لە بەربارەگای خوایی جەژنە جەژنە جەژنی مسڵمانانە تۆ خوا لێم ببورن هەمووتان گیانە لە باتی نوقڵ و چوکولێت و جەژنانە شتێکی زۆر خۆشە بەڕاستی کۆن نابێ زۆر بە سادەیی شتۆمار کرێەوە کاک نایڤ یعنی تەمەشا شتان دەکەی دەگەی قەناعەت کە شتی خۆش بەوەی نییە تەکنۆلۆژیا یعنی دەبینی ئێستا مەسەن زۆر شتەیە سێت کەمان و نازام زۆر زەخم کرایە کەسی نازام هیچ ڕۆنامێنێتوانە هیچ نامێنێتەوە فترێک بەس ئەو شتە کۆنانە هەیە مەسەن لەوانێ بێ مۆسیقاشە بەس بەڕاستی تا موسیقیشی زۆر خۆشی هەیە جوان دەستان خۆش بیاڕەبی زۆر خۆشحاڵم بچینە سەر گەڕێکی تری پرسیارەکانمان بۆ هیوای کە ئینشاءڵڵا زۆرترین وەڵام ڕاست وەربگرین با بچینە لای پرسیاری سێەم بۆ بەڕێزکار پرسیارێکی ئاسان وەربگرین پرسیارەکانی قورسە بە هیوای پرسیارێکی ئاسان بی دەڵێ هونەرمەند عەلی مەردان یەکەم مەقام کە تۆماری کرد لە ساڵی 1939 لە ئێزگەی کوردی چ مەقامێک بوو؟ عەلی مەردان بە چ مەشهور بوو بە چ مەقامێک تاریخمان؟ ئای مانگ من و تۆ هەردوو کاو دەردین چ مەقامەشی دەگوت؟ بەیاتی دەگوت ڕاستی دەگوت؟ وەڵام بەخۆی مامۆستا عەلی مەردان مامۆستای مەقاماتە لە هەموو مەقامەکان مامۆستا بووە بەڕاستی بەڵام زیاتر بە چ مەشهور بوو؟ هەمووی چڕیە والله هەمووی سڕیە کاک دای ناتانی برێزی بە چ مەشهور بووە چکە مەوسوعەیە عەلی مەردان بەڕاستی مامۆستاوری ئەحمەد ڕێسوڵام بۆ هێجارێک باسی گوتی لە محەممەد گوبانسییان پرسی کە مامۆستای مقاماتی عێراقیە گوتی چێ بە مامۆستای خۆ دەزانین دەرێ عەلی مەردان ئوستاذی عەرەبە یعنی عەلی مەردان مامۆستاوی بووە لە هەموو قامەکان مامۆستا بووە من نازانم بەڕاستی پرسیارێک کە یەکەم مەقام کە تۆماری کرد چ مەقامێ بوو؟ جوان ئەو خورشیدی و ئای و قەتار و ئەڵڵا وەیسی ئەوانەشی زۆر سڕیە بەڕاستی پێویستیمان بە ئاسانکاریەکان بە ئاسانکاریەکان بێ مەقام بەیات مەقام ئای مەقام ڕاست وەڵا هەرسێکی هەیە ڕزەحمەتەوە وەڵڵا یەکەم مەقامی یەکەم مەقامی بەڵێ یەکەم مەقامی ڕاست زیاتر لە ئەوم لە بۆ بەیات و ئایەکەی دەسی بەڵێ کۆتا بەڵام بەیات بەیات بەڵێ دڵنیای دڵنیانیمە بەس زیاتر
شک دەکەم مقام ئای وەسەتە و لە پرسیاری ڕابردوش باست کرد گوتت خێر لەموری وەسەت وها لازم لۆ تەر نەبژات وڵای خۆ ئایا کە تایبەتمەندێکی کووردە ینی بەڕاستی احتیمالیش هەیە زیاتر ئەو بی عەرەبی زۆری حەز لە ڕەست بووە ئەویش لە بەغدا تۆماری کردیا دەی زیاتر لێم تێکدا والله برام ئەدی چ لەوەی دەکەی والله با ئای بی ئای بەڵێ دڵنیای دڵنیانیمە بەس وەڵامی کۆتا وەردەگرم تەواو کۆتای با وەڵامی کۆتایی بێ بزانین بەڵێ مەقام ئای بوو دەستخۆش یاڕبی دوو خاڵت وەرگرت لەم پرسیارە دەستخۆشبی دەسی مەسەر پرسیاری سێم بۆ کاک ئاشتی عەلی کە دەڵێن ئەمڕۆ دەشت و چێوشینە چەندە مەڵبەندی ئێمە شیرینە ئەم شعرە ناڵێم چێ و توێتی دەڵێم هیچ چێە جوانە دەزانی ئەو سوودەی بڵێەوە پرسیاری لۆم نەدەهات هونەرمەندی بەرز و خۆشەویست باڵێن مەزەری خالقی ئەگەر چی پرسیارەکەمان لە جەنابەت کردووە بەڵام پێمان خۆشە کا لەقمان جەنابەت ئەو سوودەمان دێڵەمیش پێم خۆشە وەڵا پرسیاری لۆم بەرت خواردی کاگنەی بەبێ ئاسانکاری جوام دەداوە ئاوا ئارە وەڵا بەس چ بکەین قسمەتە فەرموو لەمان بڵێ کە دەڵێن ئەمڕۆ دەشت و چێوشینە چەندە مەڵبەندی ئێمە شیرینە کە دەڵێن ئەمڕۆ دەشت و چێوشینە چەندە مەڵبەندی ئێمە شیرینە ئەخ بڕۆ سایەرگردی یارە ببینە لە جیهاندا گوڵێکی ڕەنجینە ئەخ بڕۆ سایەرگردی یارە ببینە لە جیهاندا گوڵێکی ڕەنجینە دەست خۆش بیاڕبی تۆ ڕازانتەوە شەڕەکەش لەگەڵ کاک ئاشتی عەلی دەکەین نایب احتیمالاتەکانمە بدەنێ ئاسانکاریەکان بەڵێ بە ئاسانکاریەکان ببینین گۆران پیرەمێرد هێمن گۆران سێ شاعیری ئەو کاتی خۆیم لۆرە کەمێک لێت تێک بدەم کاکا لەقمانیش دەرێتن گۆرانەوە نییە کاک نای کا لەقمان دەرێت گۆران بەس بەجێ مامەکە کاکەی خۆتە ئەو لە پاش ئاگادار بە کاگاشتی ئەتی لە پێشی وڵاو حتممە لێم تێک دەداوە ئەوە لەگەری زانیە بەزم گۆرانەکەم یان گۆرانە یان پیرەمێردیان لەو سەیەکە حتممە نەروایە وەڵام شکم لە بۆ پیرەمێردی شاعیر دەچوو بەڵام پیرەمێرد بەڵام چی هەرچێشانی یەک سەر دەبن پیرەمێرد دەچێ گۆران بەڵام چی نازانم گوتە شکم لە پیرەمێرد دەچی بەڵام شاعیرەکان دەڵێم هەمووی کەڵە شاعیرن بەڵێ بەڵێ وایە ئەو زۆرە شعرانەشیان هەیە هەمیان بەڵێ هەدی هێمن ئەو شاعیرە بەرزە هێمن باسی هێمن ناکەین والله بەخۆی لێتان تێدان باردوکتن یەک دەڕازێن یەک ڕەفع دەکا ئاخیری وەڵامی کۆتام دێ وەڵامی کۆتا کاکا هێمنی شاعیر هێمن بەڵێ دڵنیایی وەڵاهی ئینشاڵڵا وا بێ با وەڵامی کۆتایی ببینین ئەبزانین بەداخەوە پیرەمێردی شاعیر بوو تەسەوەرم لە پیرەمێردی نەدەچووم وەڵام لە پیرەمێردی بەبێ احتیمال دەچوو بەڵام تەسەوەرم لە گۆرانی دەچووم پرسیاری سێم بۆ کاک مسلیم عەبدوڵڵای قەسرێ پێت ناخنچێندرێم گۆمەشین لە خۆبایی ئەی گۆمەشین گۆرانی گۆمەشین لە وتنی کام هونەرمەندە گۆمەشین پێشمەرگەیەک لە گۆمەشین دەخنچێ و ئەویش ئەو سرودەی بەسەردا هەڵدڵێ پێشمەرگەیەک دەخنچێ بەڵێ یەکێکیش لە دڵسۆزی و پێشمەرگەی دەڵێتەوە ئەو شاعی ئەو هونەرمەندە بڵێ شارەکە هی کەسێکی ترا ئەو دەڵێ ئەو دەیڵێ دیاریشە اختیاراتم بدێ بەس لێشمەر تێک دەچی ئێستا اختیاراتم باش طبعا بەدڵنیایی دەبێت تێک بچی با ببینین نەجمەدین غولامی محەممەد جەزا ناسر ڕەزازی تەسەوەر ناکەم ناسری ڕەزازی بی ئەوە یەک
تەسەور دەکەی چێ بێ ئەمن دەڵێم نەزبەدین غولامی نەزبەنی غوڵای طبعاً جێشم لێ نەبووە. بینین غەڵەتە غەڵەتە بەڵێ ناستر ڕزای ناسر ڕەزازی کالقمان ئەوەشی دیارە تاعی لەسەر هەبوو دەستخۆش بێ. بڵێ ئەوە لە کاتی کۆڕەوەکەی کە خەڵک چوو ئێران و ئاوارە بوو بەڵێ لە هاتنەوەی چەند ئاهەنگە کرا لای دیانەوە ئەو زیانە هونەرمەند ناسیر ڕەزازی ئەو گۆرانی دەست خۆش بیاڕبی دەچینە سەر پرسیاری چوارەم بۆ کاک لوقمان سادق کامە یاریزانی تۆپی پێ زۆرترین داهاتی ساڵانەی هەیە بە پێی ڕیزبەندی ئەم ساڵی 2010 ئاگادار بە چکە گۆڕانکاری بەسەر داهات 2017 یاریزانێک بوو ئەم ساڵیش یاریزانێکی ترا و ئاگاداریش بە دەڵێن تۆپی پێ چونکە یەکەم یاریزانی بۆکسێنە بەڵێ کە داهاتی زۆرترین داهاتی هەیە بەڵام لە تۆپی پێ چێ یەکەمە ئەم ساڵ داهاتیشی 111 میلیۆن دۆلارە ساڵانە ئاسانکاری ئاسانکاری دەدەنێ فەرمو بە ئاسانکارەکان بینین مێسی کریستیانۆ نەیمار دەمزان میسی و کریسیانی تێدا حتمان حتمان وڵای لوقمان ئەم بامە بە اختیارات داوای مێسی کریستیانۆ نەیمار کامەیان چوە ئەو یانە یۆڤانتیس بە بەڕاستی بەچاندی موچەکە ینی زعف چەند زعفێک باڵێن بەرزەوە مێسی بەڵێ دڵنیای شکم لەوەی دەست زیاتر 2017 چێ بوو وڵی کاک نایف ئێستا پڵام لەسەر تۆپانی و ڕاضە و شتانە زۆر کەمە بەڕاستی نییە بەڵێ کریسیانۆ ئێستا بەختی هەستاتەوە چوویتە ئیڤانتوس و پارێکی خەیاڵی و لۆ ئەوی ناڵێ لۆ ئەو بەس هەردووچیان ماشەڵڵا یاریزانی ینی عیملاقن یانی قابلێت بەڵێ با وەڵامی کۆتایی با میسیبی با میسیبی بەڵێ تەواوە میسیە دوو خاڵ بەدەستێنا وڵادانە بەختیاراتی میش با بڵێ ئەم بامەدەم گوت بەڵێ دەستینە سەر پرسیاری چوارەم بۆ کاگاشتی عەلی بەڵێ کەی گەشەی کۆرپەلە دەست پێ دەکا من دەڵێم گەشە نەک دروست بوون گەشەی منداڵ گەشەی کۆرپەلا لە نێوچی دایک بەڵام کاتێک کە هەموو شکل و هەمووی تەواو دروست دەبی ئەو دەست بە گەشەکردن دەکا نەک بەبستم ئەوەیە نوتفەبی یا با بڵێن مبغەبی پارچە گۆشتێک بی من دەڵێم هەموو جسمی دروست دەبی جوولەی دروست دەبی ئەوجە گەشەی دەکا دوای ئەوەی کە شکلی دروست دەبی گەشەی دەکا لەو کاتەوە دەرێم لە مانجی چەندەوە دەست پێ دەکا گەشەی کۆرپەلە لە مانجی چەندەوە دەست پێ دەکا مانگیان هەفتەیە مانگ لە مانجی پێنجەوە لە مانجی شەشەوە لە مانجی هەفتەوە ئەو داچی منداڵان لە چییە پرسیاری لێ بکەین کاک خۆداش منداڵان دکتۆر نییە معلوماتیان لێ کاکەوە کۆرپەلەی کۆرپەلە دەست پێ دەکات ئاسانکاری دەمیان وڵا بم دێ ئاسانکاری دەدەینێ لە مانجی پێنج لە مانجی شەش لە مانجی هەفت لەکەی لە کام مانجی گەشەی کۆرپەلا دەست پێ دەکا یعنی بەرەو گەورە بوون دەچێ و زیاتر وەکو باسم کرد ئەعزایەکانی شێوەی جسمی تەواو دەبێت جسمی دیارە بەڵام گەشەی دەکا وڵای کاک نایف نازم مانجی پێنج حەوت پرسیای ڕقم هەندێک ناخۆشە چی جار وێ منداڵ بووە با بڵێن حەوت مانگە لە ژیداشی بووە ئەوە هەیە ئیدی وەڵە دوای گەشەی دەکا ئەمن دەرێم گەشە دەست پێ دەکا وڵای لە بینی پێنج و شەش نازانم وەڵامی کۆتام دێکاتم کەماوە وەڵا مانجی پێنج مانجی پێنج بەڵێ دڵنیای وەڵا با مانجی پێنج بێ با کۆتایی ببینین بەداخەوە لە مانجی شەش خێر لە لە مانجی شەش وەڵامی شەشم لە مانجی پێنج دەچوو بەڕاستی بەڵێ پرسیاری چوارەم بۆ کاک مسلیم عەبدوڵڵا درێژی گەروی مرۆڤێکی ئاسایی چەندە گەرو بەزاگەدار بۆ ئەوەندە کەلێمان دیارە ئەوە حساب نییە ئەوە زۆرێ نیەوەی ئەگەر لە شێوەی طبعاً عیزامی ئەوی ببینین با بزانین دەبینین کە درێژە چەند سانتیمە لە ڕوو طبیەوە زۆر لاوازم ئاسانکاری بینین بە ئاسانکاریەکان بێ 12 سانتیمەترە 14 سانتیمەترە 16 سانتیمەتر ماشەڵڵا هەر نەبایە باشتر بوو 16 سانتیم تەسەوەڕ ناکەم 16 بکایك نایف ئەو مرۆڤێکی ئاسایی
ڕەنگە مرۆڤ شەوی 16 بیست بەڵام ئاسایی دەرێ بەڵە بەڵێ ئاسایی دەرێ شکم بۆ 12 دەچێ 12 با 12 بێ وەڵامی کۆتاییتە وەڵاهی وەڵامی کۆتاییمە بەڵام معلوماتشم نییە با ببینین با بزانین بەڵێ وەڵامەکە زۆر ڕاستە و دوو خاڵی ترت وەرگرت کاکە موسلیم پرسیاری پێنجەم بۆ کاک لوقمان درێژی گەدا لە مرۆڤێکی ئاساییدا چەندە؟ درێژی گەدا چەند سانتیمە؟ ئەوە سلکی سەحەیە دەبی بزانین والله ئەمن باسم کرد گوتم دە ژمارە ئەو شتانە بڕک خراپم بەڕاستی طبعا گەدە دەبی لە ملی نا گەدە وای. شکلەکی فاسولیایی هەیە تقریبا ئاسانکاری ئاسانکاری با ئاسانکاریەکان ببینین بەڵام لە کەسێک بۆ کەسێکی دەگۆڕێت 5 سانتیم 30 سانتیم 20 سانتیم زیاترە بۆ 25 20 سانتیم بەڵێ دڵنیای دڵنیە با بزانین ببینین بەداخەوە 25 سانتیمە باشەکە لەقمان تەواو بەڵێ دەچینە سەر پرسیاری پێنجەم خۆیان بینەبی بۆ کاگاشتی کۆمەلگا بەسەر دوو بەشدا دابەش دەبێ عاقڵی بەدبەخت و گەمژەی خۆشبەخت ئەم وتێ هیچێ بەقۆت بمادێ و ئاسانکاری ئەوەی پێی دەگوتری ئاسانکاریە چیە برێم مەم بێ شتێکمان دێ با پێکەوە سقرات ئەفلاتون برنامشۆ زەحمەتەکە هەرسێکی زەخمە هەرسێک زەخمە ماشاءالله بەس بزانە ئیشیان چ بۆ خۆوانە لەوانەیە لەوانەیە دەخسیان کردی هازێتر وایە والله هیچ عیلازی نەدەبی پێدادا بەڵێ لەقمان شتێک بڵێ والله کاگاشتی چییە؟ نازم فکرم لە هیچیان یعنی نازانم بزەڵ چیانیانە یاڵە کاگاش کاکە ئەفلاتون ئەفلاتون بەڵێ بەخۆت کۆتا وەڵامە بەڵێ با ببینین بەداخەوە باش باشە ڕۆتم بە قەنەعەتی من تەواو بەڵێ با وەڵامی پێنجەم بۆ کاک مسلیم ببینین پرسیاری سێم بورن پرسیاری پێنجەم بۆ کاک مسلیم پەرتوچی ئەحمەدی لە نووسینی چێە؟ ئەوەی دەرێ ڕەستەرە عین چاوەدا قەلبی سمناوە ئەوە بیستومە باع و ذراع و یەد دەستە ڕەکیب سوستە کوعج و مسکە ئەوە هەر بەش وەڵا نازانم کاک ئاسانکاری بدەین بە ئاسانکاری بدەین حتمما شێخ معرفی نۆدەیی شێخ ئەحمەد جەلیزادا ڕەشاد موفتی پەرتوچی ئەحمەدی شێخ ئەحمەدی جەلیزادە ئەگە بەناوەکەی ڕاوی دەبی شێخ ئەحمەد بی شێخ ئەحمەد جەلیزادا بەڵێ بە خۆت وەڵامی ڕاستم بدێ پەرتووکەی ئەحمەدی لە نووسینی وەڵامی کۆتاییم بدێ کاک ناوی با شێخ ئەحمەد بی شێخ ئەحمەد جەلیزادا لۆ شێخ معرفی نۆدەیی نەبی لۆ ڕەشاد موفتی نەبی لۆوانە هەر نابژەی لەبەرچی بە مەولود بەناو بانگە با بڵێ وەڵی ئیطلاعاتم لەسەر نەبووە ینی معلوماتم لەسەر نییە ئیطلاعم لەسەر نەبووە وەڵامی کۆتاییم بدێ ینی دەبەرەوە مە هەر شتێکی بڵێم لە خۆیە قەنەعەت دەکەم شێخ ئەحمەد بی چونکە ئەوەی دیکەش هەر ئێرانی نۆدەی هەر ئێرانە و مفتیش هەر ئێرانیە و ئەو ناوانە کاک مسلیم ئاگات لەوە بیتن لەگەڵ کاک لوقمان سابقی منافسی منافسی زادە کۆیە وەرزەوانیە کاک بەڵێ وەڵامی کۆتان بدێ کاکە من شێخ ئەحمەدم دانا و باش شێخ ئەحمەد بی شێخ معرفی نۆدەیی بەداخەوە وەڵامەکەت هەڵە بوو دەست خۆش بیاڕبی بەڵێ زۆر خۆشحاڵم لەگەڵی بەڕێز و خۆشەویست چەند دقیقەیەک دەرفەتم ما پێم خۆشە ڕداوێکی خۆشم لە بژێڕێ و جەژنەوی تر حەزم لێ زیاتر جێمان لە ڕداوی خۆش بێ ئێمەش لە کاتی با بڵێن تۆمارکردنی کلیپێک بووین بە کرێنمان لەگەڵ خۆبەر بوو بۆ کلیپەکە ساقیکەوەکەمان کەسێکی زۆر ڕووخۆش بوو با بڵێن ئەو کرێنە زۆر قڕز بوو کاگناوی تەنانەت ئەو ستافی شایی کە لەگەڵمان بوون مەجموعەیەک 10 نەفەر 12 نەفەر دەبوون با بڵێن بە جەماعی داهاتن کرێنەکەیان دەگواستەوە لەبەری شوێنەکە زۆر یعنی نەدەکرا سار بچێت هەموو شوێنێک
لە چەند شوێنە کرێنەکەمان سواری سیارە دەکرد و دەمانهێنا خوارێ ساقەکە دیگو بەس پێم بڵێ ئێوە چی دەکەن ئەمەش دەمان و کاکە مە خەریکی خەت تەزی دەکەین خەت گۆرانی خەت خەتە با بڵێن ورگوتی با بە خەتی کوردستان تا خلاص کردەوە ئەم خەتە چی تەزی دەکەنەوە زان خەتی تەزی دەکەن فەقێ وەڕز و ساقەکە نەیدەزانی خەت چییە تاک نایف بەڵام چی لە سلێمانی بووم لە لای کاک بەرزان ئەیوب هەر بەرهەمێکم هەیە و بەرهەمەش موعیدمانەوە بوو کە شەو دەست پێ بکەین ئێوارە داوەتی کاک بیلال بووین کاک بیلال کێوانی ڕێز و خۆشەویستی مێ لێرەوە مامۆستا بیلال من و منی مامۆستا بیلال و کاک بەرزان بەیەکەوە چوینە مەطعەم نانمان خوارد تر لەبەر دڵی مامۆستا بیلال و کاک بەرزانیش تر نەمتوانی کەم بخۆم حەزی لێ بەیسراحەت نان بخۆین دوایی کە هاتمەوە بۆ ستۆدیۆ کاک بەرزان وتی دڵم نهات پێت بڵێم بەس زۆرت خوارد بۆ تەزیل ناکرێ ڕوا بکە ینی زۆر بە زەحمەت شتم بۆ تۆمار دەکرات چونکە ئینسان کە ینی هەناسەت بەیسراحەت ناچێتە ناو لەش و ئینسان مرتاح نابێت لە شتۆمارکردن برسێتی زۆر زۆر باش لەو ڕۆژەوە ئەوە فێر بووم کە بۆ شت تۆمارکردن دەبێت ئینسان برسی بێ نەک تێر بێت دەستان خۆش بیاڕێ دووبارە سێوارە پێم خۆش ئێستا کاتێەوە هاتێکە خاڵەکان ئاشکرا بکەینەوە بزانین چێ یەکەم و دووەم بیش و سێمیش دەستخۆش بی کاک لوقمانجان جەنابەت بە کۆکردنەوەی هەفت خاڵ بووی بە خاوەنی خەڵات یەکەم و هەروەها کاک مسلم عەبدوڵڵای قەسرش دەستخۆش بی بە 6 خاڵ بووی بە خاوەنی خەڵاتی دووەم هەروەها کاک ئاشتی عەلیش دەستا خۆش بی بە 5 خاڵ بوونە سێم و باسم کرد گرنگ ئەوەیە کە بەسەر بردبێ بەڵێ ئەمەش دیاریەکانە سپاس بۆ کاک لەخوانجان لەناودەوە دیاریەکەەوە دیارە لێک نێزیکن تەنها بۆنێکی زیادەی لەبوو هاوسەرەکە تێدایە دەستان خۆش بیاڕەبی کاکە ئاسیجانبارەبەی بکڕێتن دەست خۆش زۆر خۆشحاڵ دووبارە و سێبارە کاتم زۆر کەم ماوەکان لوقمانجان دەمەوێت بە نی دەقەگەر کۆتا قسەت بکەیت بەڵێ لە کۆتاییدا ڕێز و سوپاسی تایبەتم بۆ تۆی بەڕێسەیە کاک نایفجان بۆ بەرنامەی خۆشە وانوا سوپاسی برادرانی پشکامی ڕێ دەکەم بەڕاستی ماندوو بوونە زۆر وەکو دەڵێت جوندی مەسئولن کەس نایانبینی بەڕاستی ماندوو بوونەکە زیاتر ئیوانە ئێمە دەردەکەوین سوپاسی کەناڵی پێیان دەکەم هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم هیوای بەردەوامیان بدۆخستم زۆر سوپاسی بینەرانیش دەکەم کە کاتەکەی خۆیان تەرخان کرد سەیری بەرنامەکەیان کرد زۆر سپاس دەستخۆش بیاڕەبی کاک ئاشتیجان دەنابێت زۆر سپاس بۆ ئێوەش کە ئێمەتان ئەم جارش بەسەر کردەوە سپاس بۆ تەلەڤیزیۆنی پێیان و بۆ ئێوەش کاک نایف بۆ برهانی مسەوەڕ و بۆ هەموو ستافەکەی ئەم بەرنامەیە جژنە پیرۆزیان لێ دەکەم خۆی گەورەیشڵڵا دووبارە جەژنی جەناب تۆم سافە جوانە پیرۆز بێ جەژنی هەموو مسلمانان بەگشتی هیواخوازم ئەم جەژنە بێتە مای لابرنی خەمەکان و دڵخۆشیمان ئینشاءڵڵا لە هەموو لایەک دووبارە پیرۆز بێ هەمیشە دڵشاد خۆش بیاڕەبی زۆر خۆشحاڵم دووبارە سێبارە بە خۆشەویستانی خۆم بە ئێوەی عزیز و خۆشەویست بەڕێزان و بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویست دیمەش لێرەدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمجارەی پێشبڕکێی جەژانەش تا بەرنامەیەکی تر و تا دیدار سپاسی خوابن خواتان لەگەڵ وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه